لە پاش چەندین دانوستان و کۆبوونەوەی دوو قۆڵی و سێ قۆڵی و چوار قۆڵی لە نێوان لایەنە بەشداربووەکانی نێو ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بزوتنەوەی گۆڕان وەک یەکێک لە براوەکانی نێو ئەنجومەنەکە ناو زانیاری کەسی کاندیدەکانی خستە بەردەم سەرۆک و ئەندامانی ئەنجومەنەکە تاوەکو دەنگیان پێ بدەن. بزوتنەوەی گۆڕان بەپێی بەرکەوتەی هەڵبژاردن 33 پۆستیان لە نێو قایمقام و بەڕێوەبەری ناحیە و بەڕێوەبەری گشتی سنوورەکەدا وەرگرتووە و ناو زانیاری ئەو 33 کەسەش خرایە بەردەم ئەندامانی ئەنجومەن و ئەوانیش با زۆرینەی دەنگ متمانیان پێبەخشین. بەڵام دوان لە پۆستەکان کە هەریەک لە بەڕێوەبەری ناحیەی سەرقەڵاو بەڕێوەبەری ناحیەی بازیان بوو دەنگیان لەسەر نەدرا بەهۆی ئەوەی کە زانیاری کەسیە و دوو پۆستە لە بەردەم ئەندامانی ئەنجومەندا نەبوو. هۆکاری تەکنیکی بوو لە سیستەمی کۆپیکردنی ئەو سیڤیانەیە کە لە لای ئێمە هەبووەکو دەستی سەرۆکایەتی و بەڕێز پارێزگار بینی بووی بەرزی کردبوویەوە، بەڵام بەپێی پەیڕەوەکە بێ پێش 72 ساعت لە بەردەستی ئەنجومەنی ئەندامانی ئەنجومەنا بێ و لەبەرەوەی لەو کۆپی کە بۆ ئەوان ڕۆشت بووە و سیڤیا ئامادە نەبوو بۆیە دەنگدان لەسەریمان خستە کۆبوونەوەی داهاتوو. پۆستەکانی بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی بریتی بوون لە جێگری پارێزگاری سلێمانی بۆ کاروباری هونەری، سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین، قایمقامی سلێمانی، قایمقامی کەلار، قایمقامی قەڵاتزێ و قایمقامی دەربەندیخان و قایمقامی پێنجوێن، هەروەها 15 بەڕێوەبەری ناحیە و 7 بەڕێوەبەری گشتی. یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لاسەر لیستی یەکێتی ئاماژەی بۆوە کرد کە نەدەبوو دەنگدان لەسەر بەڕێوەبەرە گشتیەکان بەو شێوەیە بووایە و پرۆسەکە لادان بوو لە یاسا. تحفظمان هەبوو لەسەر دەنگدان لەسەر بەڕێوەبەرە گشتەکان لەبەروی خەرقی یاساکە بوو. ئەمڕۆژ بە هەمان شێوە هەڵوێستەکەی خۆمان دووپاتە کردەوە، بەڵێ ئەمە خەرقی یاساکەیە، بەڵام دەنگماندایە لەبەرەوەی ئەم خەرقەمان کردە قوربانی سلێمانی، کردمانە قوربانیەوەی کە ڕەنگە جیاوازەکانی ناو حکوومەتە خۆجیەکەی سلێمانی بەم دەنگدانی ئێمە تۆختر بێتەوە، لایەنەکان هاوبەشیکردنەکەیان تۆختر بێتەوە، جگەلەوەی هاوبەش بین بەشدار بین لەوەی کە سەروەریشی دیکە بۆ سلێمانی تۆمار بکەن کە سلێمانی پێش شوێنەکانی دیکە لایەنەکانی دیکە لە حکوومەتی خۆجییا دەست بەکار بن. وا بڕیارە لە 15 ڕۆژی ئایندەشدا لیستی خزمەت هاوشێوەی گۆڕان ناوی کاندیدەکانی خۆی بۆ ئەو پۆستانی کە لە پارێزگای سلێمانی بەریان کەوتووە بهێنێتە ئەنجومەن و دەنگی لەسەر بدرێت، بەڵام وادەی لایەنەکانی تر دیاری کراو نییە. لە پاش تێپەڕبوونی 11 مانگ بەسەر هەڵبژاردەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا، بزوتنەوەی گۆڕان یەکەمین هەنگاوی باڕاستی چارەسەرکردنی کێشەکانی ئەم شارە هەڵێنا و گرێکگوێرەکەی کردەوە، بەڵام ئاخۆ چەند 11 مانگی دیکە پێویستە تاوەکو لایەنەکانی دیکەی نێو ئەنجومەنی پارێزگاکە پۆستەکانی خۆیان یەکلایی بکەنەوە. بژاردەباغی NRT سلێمانی.